هاوڵاتیان و ئیسلامخوازان لە هەرێمی کوردستان گەرموگوڕن لە هەوڵەکانی سەرخستنی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری و ڕاگررتنی دەسەڵاتی شکست خواردووی پارتی و یەکێتی. لێرەش لە قەزای خەلیفان پشتیوان و سەرخەری لیستی کۆمەڵی دادگەرین و بە ئومێدەوە لە لیستی کۆمەڵ دەڕوانن. ومعقولش نییە کەسانێکی نوێژ نەکرد حکمی نوێژکەران بکەن، معقول نییە کەسانێکی خراپ یان لەگەڵ ڕێزم بۆ هەندێکان حکمی کەسانێکی باش بکەن، معقول نییە کەسێکەوە ئەنانی و خۆپەرستە حکمی کەسانێکی بکەکەوە کە حەزیان لەوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەتەن للعالمین بن. لە کاتی هەڵوێست بەدەردەکەی ئەگەر لەو هەڵوێستێ ئێستا ئەوەی نەکەن و نێنە پێشەوە ئەو دەنگەی نەدەن بەڕاستی ئەوەیان لێ قبول ناکرێت، لێیان باوەڕ ناکەن کە دەڵێن وەڵا لە خەمی مسلمانانی خەز دەیدەن، لە خەمی مسلمانان لە خەمی ئەوەیدن ماڵی مسلمانان دەڕوا، ڕوحی مسلمانان دەڕوا. معلوم ئاینی پیرۆزی ئیسلامش یەکێکە لەو مەسائلە و لەو دینە هەرە گەورە و سەرکەوتوانە کە پێویستی پێ ئەمین و برا گەورە و دەستپاکەکی هەبی کە ئەوش ئینسانی مسلمان ئەهلی قورئان ئەهلی سنت ئەهلی شەریعەت ئەتوانی ئەو کاروانێ بەڕێوە بە و سەفەرێ بەڕێوە بە ئەمن و بە ئەمانەت و بە پاچی. پەروەردگارمان ئەفەرمێ ئین الله یأمرکم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوا فەرمانمان پێ ئەکا کە ئەمانەتەکان بەدەستی خاوەنەکانیان بگەینەوە، باشترین و گەورەترین ئەمانەتش دینی خوددا و بەرنامەی خوددا و پاراستنی قورئان و سنت و شەریعەتە. چین و توێژە جیاوازەکان لە گەنج و پیر و لاو ئومێدیان بە کۆمەڵی دادگەری هەیە و دەڵێن کۆمەڵ ڕێبازی پێغەمبەر و ئیسلامی گرتۆتە بەر و هەمیشە دژی زوڵم و ستەمی دەسەڵاتدارانی هەرێم وەستاوەتەوە، بۆیە شایستەی ئەوەن دەنجیان پێ بدرێ. بە خودای لۆی پشگیریە ئەەکەم کەیفم پێتەهێن، ساحێبێ قورعانێنە و حیزبەکی خوایینە و برێم ساحێبێ قورعانێنە و شاید یەکیانە ڕاست و درستە و ئیشاءالله و پشت بەخوای گەورە پشگیریانەکەم و خۆشمەوێن و ئیشاءالله پشتیوان بەخوای گەورە دوحای خێریان لۆ ئەەکەم و ئیشاءالله بە حەول و قەوەتەی خوای هەروە سەرشەکەون و هەر سەرکەوتوشە بن. بە ئامادەیەکی باش ئینشاءالله خۆن ئامادە کردیا. داواش لە هەموو برادەراکەم دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری بدەن، چونکە لیستەکی جێگەی متمانی هەموو خەڵکە لە دنیا و لە قیامەت ئینسان پشێمان نییە. ساڵانێکە دەسەڵاتدارانی خۆسەپێنی هەرێم خێروبێری ئەم وڵاتە تەخشان و پەخشان دەکەن و موچە و مافە سەرەتاییەکانیش بە هاوڵاتیان ڕەوا نابینن، بەڵام لە سەروبەندی بانگەشەی هەڵبژارنەکاندا دەکەونە پارەبەخشینەوە بۆ کڕینی دەنگ و فریودانی چەندجارەی دەنگدەران. بۆیە کاتی ئەوەیە جەماوەری ناڕازی کوردستان ئەم دەسەڵاتە گەندەڵ و فاشیلە لە حکومڕانی ڕابگرن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.